دوای دەستنیشانکردنی ئەرسەلان جەلال وەک ڕانەری هەڵبژاردەی لاوانی کوردستان ناوبراوناوی 54 یاریزانی بڵاو کردەوە بۆ پەیوەندیکردن بە هەڵبژاردەکەەوە. پڕایشە دوای مانگی ڕەمەزانی پیرۆز لە ناو 4 یاریزان بۆ پێگاتەی کۆتای هەڵبژاردەی لاوانی کوردستان بانگێش بکرێن بۆ بەشداریکردن لە پاڵانتی نۆڕۆی کاپ لا وڵاتی نەرویج. دوای بڵاوبوونەوەی ئەم ناوەنە ئەمە سەرەتایین لەبەر ئەوەی ژمارەیەکی زۆر یاریزانانمان بانگێشت کردووە. ئەم یاریزانانەش ئەتوانم بڵێم لەسەر چەند شێوازی پێوەرێک کارمان لەسەری کردووە. دیارە من لە سەرەتای دەست بەکاربوونم زۆربەی یاری لاوانی یانەکانم چاودێری کردەوە، چاودێری ئەو یاریزانەشمان کردەوە کە لە خولی نایب یاریان کردەوە. ئەو یاریزانانی هەتا لە خولی پلێکی کوردستانیش یاریان کردووە. چاودێرێکی تەواومان کردو و زانیاریمان لەسەر ئەو یاریزانە کۆ کردوەوە. بەڵام ژمارەیەک ئێمە لە یەکەم مەشقەکان دەست بە اختیبارکردنی ئەو یاریزانە ئاکەین. هەوڵە دەین باشترینەکان هەڵبژێن، چونکە بێگومان ئەو یاریزانی باومانکە بە هەموو یاریزانی ئاسبەرزن. بەڵام ئەوەی کە بۆ پێکاتەکەی ئێمە ئەشیان ئەوەی لەگەر شێواز و تاکتیکی ئێمە بەگونجێ ئەبێ هەوڵ دەین ئەو یاریزانە بانگێش بکەین و یان کۆیان بکەین. بێگومان ئێمە سەرەتا چاودێریمان ئەو یاریزان نەمان کردو. خۆت لە دەرەوەی کوردستانیش هەندێک کەس پەیوەندی پێوە کردوین کە بەشداری ئەو پاڵاوان تێ بکە. بەڵام ئێمە زیاتر من وەکو ڕاهێنەرێک حەزەکەم ئەو یاریزانەی کە لە ناو کوردستانان لە ماندووبوونێکی زۆریان پێودار لە خولەکان ئاستێکی باش پیشاندن بۆی زیاتر چاویان بکرێتەوە دەرەوەی وڵاتیش ببینین و شتێکی باشیان هەیە. ناوەکان کە هەڵبژاردنێکی تەواومان بۆ یاریزانەکان کرد. بێگومان ئێمە لیستەکە دەنێچێتی ناوەنی تۆی پێ کوردستان بۆ ئامادەکاری دەستپێکردنی مەشقەکانمان بێگومان لە دوای ڕەمەزان دەست بە مەشقی هەڵبژاردەکەکەن لەبەرەوەی کاتێکی زۆرمان بەدەستەوە مێنە. بێگومان ئێمە بۆ تەنها بۆ بەشداربوونیش ناسین بۆ بچین ئەنجامێکی